دەستی حکوومەتی ئیسلامی دەبێت لە ژیانی تایبەتی خەڵک کورد بکرێتەوە. وشەی بێحجاب وشەیەکی ساختە و قێزەونە کە کۆماری ئیسلامی وەک بیانوویەک بۆ سەرکوت و سەپاندنی هەڵاواردنی سیستماتیک لەسەر ژنان بەکاری دێنێت و بۆ بەرژەوەندی سیاسی کەڵکی لێوەردەگرێت. ژنان و پیاوان لە وڵاتە جۆراوجۆرەکانی جیهان شێوازی جۆراوجۆری جلوبەرگ بەکاردێنن. نزیکەی 4 ملیار ژن لە جیهاندا هەن کە بەشێکی زۆریان لە ئازادی پۆشینی جلوبەرگ بەهرەمەندن و بە شێوە یاسایی هەر لیباسێک کە مەیلیان لێبێت هەڵی دەبژێرن. بە پێچەوانەوە بەشێکی کەم و ئەویش لە چەند وڵاتێکی ئیسلامیدا لە پۆششی تەواو یان حیجاب کەڵک وەردەگرن ئەگەرچی بە پێی یاسای ئیسلامی ژنان ناچارن حیجابی ئیسلامی ڕەچاو بکەن. بەڵام تەنانەت لە زۆریەک لە وڵاتە موسڵمان نشینەکانیش حیجاب زۆرم لێ نییە. ڕژیمی ئیسلامی ئێران و هاوشێوەکانی لەوانە تاڵبان و داعش لە هەموو بوارەکانی ژیانی خەڵک و بە تایبەت ژناندا دەستێوەردانیان هەیە و ئەویش بە زۆر و ملهۆڕی ئەسید پژاندن، ئازار و بێحورمەتی لەسەر شەقام و ئەشکەنجە لە زیندان، وەڕێخستنی دام و دەستگای لێکۆڵینەوە لە بیر و باوەڕ و بە دوای ئەوەشدا وەرگرتنی دانپێدانانی زۆرەملێ و سازکردنی سناریۆی گاڵتەجارانە و نائینسانی. نزیکەی 4 ملیار ژن لە جیهاندا هەن کە بەشێکی زۆر کەمیان حیجاب بەکاردێن و حکوومەتی ئیسلامی 3 ملیارد و 900 ملیۆن کەسیان بەبێ حیجاب ناو دەبات و ئەم ڕێژە کەمەی ژنان کە لە چەند وڵاتدا کە تاڵبان و دەسەڵاتی ئیسلامی بە زۆری شەمشیر و هەڕەشە حاکمیەت دەکەن بە بنەما و پێوەەر لە جیهاندا. دەستێوەردانی لە خۆڕا و هەرڕۆژەی حکوومەتی ئیسلامی لە ژیانی خەڵک تەنیا لە پۆششی ژناندا بەرتەسک نابێتەوە و هەموو بوارەکانی کار و ژیانی خەڵک دەگرێتەوە. خواردنەوە کە حولیەکان حرامن، بەڵام تریاکێشان بۆ ئاخوندەکان و زۆریەک لە بەرپرسانی حکوومەت حەڵاڵە. پیاسەکردنی کچ و کوڕێکی لاو بەیەکەوە لە پارکەکان کارێکی ناشەرعیە و سیغەیان لە شفرۆشی ئیسلامی ڕەوایە. ئەشکەنجە لە زیندان بە ناوی تەعزیری ئیسلامی ئیجازە پێدراوە و گوێڕاگرتن لە مۆسیقا و گۆرانی بێژی ژن حرامە. حکوومەتی ئیسلامی هەر لە ڕۆژی لەدایکبوون تا ڕۆژی مردنی ئینسانەکان لە هەموو بوارەکانی ژیانی خەڵک لەوانە لە خوێندن و پەروەردە و بارهێنانەوە بگرێت تا ئزدواج و تەلاق، سەفەر و سیاحەت، کار و پسپۆڕی، میرات و یاسای دادوەری، ئیختیارکردنی مەزهەب، هونەر و سینەما، کتێب و ڕۆژنامە و تەنانەت دنیای دوای مردنیشیان دەستێوەردان دەکات. سیستمی وەلایەتی فەقیە خەڵک بە کەم و بێتوانە دەزانێ و ئیزن بەخۆی دەدات کە نەتەنیا لە تایبەتی ترین بەشی ژیانی ئینسانەکانەوە بگرێت تا گشتی ترین بابەتی پەیوەندیدار بە کۆمەلگا و خەڵک دەستێوەردان دەکات، بەڵکو بە دەبێ و نابێکان و حەڵاڵ و حرامەکان ژیانی لە بەشێکی زۆر لە کۆمەلگای کردوەتە دۆزەخ. ڕژیمی ئیسلامی چەکی لەسەر سەری خەڵکی ئەم وڵاتە ڕاگرتووە. لە پەرەسەندنی هەر ڕۆژەی ئێعدامەکانەوە بگرێت تا وێرانکردنی ماڵی بەهاییەکان، ڕاگەیاندنی شەڕ لە دژی ژنان، معەلیمان و خانەنشینکراوان تا کوشتنی ئاژەڵەکان و کەمتەرخەمی لە ئاسکارە ساتە ژینگەییەکان و هیتر هەمووی کردووە بە گۆڕەپانی شەڕ. دەڵێن سەگی هار تەمەنی کورتە. حکوومەتی هار و هاوسار پچراوی ئیسلامی زۆری نەماوە کە بە ئاوری ڕق و نەفرەتی ملیۆنان کەس لە خەڵکی ئێران کۆتایی بە تەمەنی ننگینی بێت. پێویستە کۆمەڵانی خەڵکی ئێران هەر لە ئێستاوە خوازیاری حکوومەتێک بن کە دەستێوەردان لە ژیانی تایبەتیاندا نەکات و بەرابەری ژن و پیاو، جیایی دین لە دەوڵەت و پەروەردە و بارهێنان بەڕەسمی بناسێت و ئازادی سیاسی، ماوی مرۆڤ و خۆشبژێوی و عەداڵەت بۆ خەڵک دابین و زەمانەت بکات.